ساڵتان لەبێ خۆشەویستانە بەخێر بن بۆ وەڵقەیەکی تەواو جیاوازی پۆدکاستی تەبا لەگەڵ عەبدوڵڵا ئەوڕۆ پۆدکاستێکی زۆر جیاواز دەبینن. تەوان سەپۆرتی پۆدکاستەکەمان لێرەوە زۆر سپاسی کۆمپانیای ڤانە دەکەم کە سپۆنسەری سەرەکی پۆدکاستەکەمانە و لە بۆ بابەتی بزنسی بچووک بەم زوانە کارێکی هاوبەشمان دەبێت لەگەڵ کۆمپانیای ڤانە بەتایبەت بۆ گەنجەکان لێرەوە پێتان دەڵێم چاوەڕوانی پرۆژێکی زۆر تایبەت بن ئەوانەی دەیانەوێت بزنسی بچووک دابنێن لەگەڵ کۆمپانیای ڤانە بە هاوبەشی چەندین کاری هاوبەش پێکەوە ڕادەگەینین بۆ ئەوەی ئێوە سود من بن لەو ئۆفرانە ئینشاءڵڵا. وەروەها زۆر سپاسی ڕاندی سمودی دەکەین، ڕاندێکی زۆر تایبەتە پاسی ئەمازۆن بورسۆر دەکەین بۆ سپۆنسەرکردنی ئەو پۆدکاستە با دەست پێ بکەین. تا بمێنێ نوری چاو و هێزی پێم دێم و سڵاوتان لێبێ خۆشەویستانم بینەرو بیسەرانمان. ئەوڕۆ پۆدکاستێکی تەواو جیاواز دەکەین. ئەوڕۆ چوار قۆڵی پێکەوە دادەنشین. ئەوڕۆ دوو دیوەخانمان تێکەڵ کردیە. ئەوڕۆ هەولێر و کەرکووکمان تێکەڵ کردیە. ئەوڕۆ چوار گەنجی زۆر جیاواز دەبینن گفتوگۆ لەسەر چەندین بابەت دەکەین. لێرەوە دەمەوێت قسەکانم بدەم بە کاک سەلاحەدین کە ئەوڕۆ لەگەڵم بەژار. لە حەڵقەی ئەوڕۆ باز لە چیرۆکی دوو گەنجی دەکەین. دوو گەنجی دەتوانین بڵێن سەرکەوتوونە، چۆن پۆدکاستێکی سەرکەوتویان هێنا لە پۆدکاستێک لە بەرامبەر مۆبایلێک و بە چەند بابەتێکی سەرەتایی بۆ ئەیجنسیە کەوا ئێستا خزمەت بە کوردستان دەکات. ئەوڕۆ مامە حەمەد و مامە هەژیر لەگەڵمان دەبێت. خۆشحاڵین کە ئەمڕۆ ئێمە لێرەین. وڵا ئەمە نازان یەکەم پۆدکاستە بەیان دووەمە چاوەڕێکم ڕێکڵاو بێتەوە هەز دەکەم دووەم بیتم. وڵای خۆ هەسم دووەم بێ باشترە بۆ کۆمەڵگە. ئەزەکەم دووەم پۆدکاست بێ باشترە بۆ ئارامی شار باشترە بێ پۆدکاست. یا خەوە خێرات دەمەوێت بۆ دەست پێ بکەین پێشەوە بچینە سەر بابەتی دیوەخان. تاوان لە ناو کۆمەڵگەکەمان بە دیوەخان ناسراون. پێش ئەوە پێش چیرۆکەی دیوەخان کاکە محەممەد و کاکە هەژیر چۆن یەکتریان ناسی و لەکەیەوە ئەو چیرۆکە دەستی پێکرد. کاکەسە نیوەی منەڵێ من نیوەی تۆزای چۆن بوو من کاک محەممەد خۆی دەمێکە توان بڵێم نزیکن لێکەوە. ئێمە لە عدادیەوەی کوردستان و قازی محەممەد بووین، یعنی هەر هەمان بینان بوو بەڵام داوامەکانیان جیا بوو. مەسەڵەن ئەگەر من بەیانیان بوو بام کاک محەممەد نیوەڕوانە بوو، نیوەڕوان بوو بام کاک محەممەد بەیانیانە بوو، چاقەت یەکتریشمان نەبینی بوو. بەس لە کەرکووک لە بیرتە لە شوێنێکە بوو هەفتەی یەک جارێ لە ڕۆژی جومعانانە بە ئینگلیزی قسەیانە کرد، یعنی وەک سنتەرێ بوو بە فری ئەی کردەوە بۆ خەڵک بووی بێن هەمووی بە ئینگلیزی قساکە. ئیتر لەوێ یەکتریمانە بینی کاک محەممەد پێش من لێ بوو، دیار بوو زۆر چالاکتر بوو، زانیش بە ئەکسەنتێ بەریتانی قسە بگرم کاتە ئیتر ینی یەکتریمان لە دوورەوە بینی بوو. دوایی کە چووینە زانکۆی کوردستان تەقدیمات و ئەم شتانە دەستی پێ کرد دیسان یەکتریمان بینیەوە. ئەو لە داخلی بوو کاک محەممەد خاولیە ئێستاش لە بینم خاولیێت ئەو ڕۆژە ئاو نەما بوو. ئیتر خاڵێک مال لەسەر شام بوو لە قاتی سەرەوە هاتمە خوارەوە سەرۆش من خۆنام شتێکی وا بوو لە سەرەوە بۆ چ خوارەوە بۆ شقەکەی تۆ بوو نازم شقی شادومان بوو، یعنی ئەلە ڕێگایەکەیەکمان بینی. ئیتر ئەلەتمەرەکە کە تۆ لە کەرکووک نەبوو ئەوژتی با ئیترمانە خوارەوە ینی ڕێک لەو لەو بینیە بەسە قابڵمەکان بوو یەکترمان بینی تر لەو کاتەوە دەست زۆر دڵمان بێکتری خۆشنی هەردووکمان کەرکووکی جەوەی داخلی وڵی مەزەڵی داخلی و ئەو گەنجەک دێتن یەکێک بێجەوە یەکێک دڵیشکایە یەکێک خەریکی و حازرکردنیە لەو جەوەی لەوانەیە ئەو ناسینەش تایبەت خۆشترین مووقیفتان چیە لە داخلی؟ هەڵی زۆر هەیە زۆر تایبەتە نازانم ئاخر ڕووی کامێرەی هەیە نیەشی وەڵی نالم خۆ لە داخلی مووقفشتی زۆر خۆشوەدا. منزل لە بیرم دێت چی بوو بۆ شتێک بوو کەوا زۆر ڕووی ئەدایەوە برادێکمان هەبوو خەڵکی بەغا بوو دایمان شیرنیوشتی زۆر هێنایە. مەسەڵەن هاتەوە لە شیرنیوشت چۆن بوو دایکی
قوران لانێ بەقەت ئەم قەنەفەیە بەس ئیتر نازەم ئەمە نەوە هەرچی نەوەی چوکلێت دوکانێکی هێنا ئەمی چیە کرد لە ژێر جێەکەی دایانە ئیتر تا جێنا بۆیە لێدانی وس کەس بیخۆن لێدا نازانم چی بوو بەس بەخۆی بیخۆیانێ بۆ بوویان بەخۆیان نازانم بۆ خۆی هێنا بوو ئیتر بۆ خۆی نابێت یەکێک شەهادەیە کاکە فەرموو دوای ماوەیە چی لێ هاتبوو خەڵک هەنان سلامیشان لێ ناگرن نەکبەتە مەسەن هاتنە ژۆرە ئیبراهیم بوت هەڵۆ ئیبۆ ئەنجا بەغێر عەرەب بوو ئەوانیش ئەوان نازانم بە ئینگلیزی قسە دەکەڵ یەک دەستێ کردە ژێر جێیەکە و من نەفەری وا هاتە ژوورەکە نێ ناسی دوکانی وڵی تر نییە ئەمە بەخوا تا ساڵێک ساڵی مرحلە دوو تەرکی هیچی نایەنە زای چیش بوو بیدایەت یعنی خەڵکەکە هات پێ ئەی بوو یەکسەر دەست بۆ شتەکان گریمان کاک محەممەد توکلێت تو شتەکانیێنە کاک محەممەد چۆنی وەزت چۆنە حاڵت ئەی دەرسوشتت چۆن بوو باش بە الحەمدولله دوای سێرەکەی خۆی لە ژوورەکەشان نەبوو خەڵک خۆی کرد بە ژوورە و کێکێکی برادر ئەوکە مەسەرەن سێرەکەی خواردنێکمانە خواردان شتێکی دڵی بڕم شیرنیەکیش بخۆم ڕۆیش وڵای زۆر خۆشە ژیانی داخلی ئەوەندەی بزانم من ئەزمونم نەکردیە وڵا ژیانی داخلی من هەموو جارە لەم ئەوەی کەمە لە داخلیەوە فێربین باوەڕ ناکەم زانکۆیەکەەوە سوودیە بوو چکە بەجددی داخلی یعنی کەسایەتیمانی گۆڕی ئەو چاوەڕوانکردنی بۆ ژیان و چۆنە و چۆن نییە و خەڵک لەو هەموو ناوچەکانی دەچکە بەتایبەت ئێمە لە کەرکووک وەکو کوردستان نییە مەسەن ناو هەرێمی کوردستانی ئێستا لەبەرەوەی لە هەولێر تۆ خەڵکی هەموو شوێنەکانی ترە بینی لە سلێمانی ژوایە ئیتر ئەمە بەس لە کەرکووک غێر ناوچەکە زیاتر ئیتر ئەمە کێشە و سیاسی و ئەوە هەر خەڵکی کەرکووکە هەنی زۆر زۆر کەم تۆ مەسەن خەڵکی ناوچەکانی ترە و شار و ئەوەیە ئەیبینی نەتەوەوانەوە ڕێک ئیتر ئەو کرانەوەی کاوا بینە مەسەن خەڵکی ئەو قەزا و ناوچانە و لە نەتەوەکانی تر و ئیتر ها تێکەڵاویەکی زۆر سیر بووان یەکەم جاریش بوو ئیتر زۆر زۆر فێریشتمانی کرد بینە ئەو مۆزوعی لەناو ئەو ناخۆشیی داخلی ئەوان منجی لە داخلی بوویمە بتوێنێتەوە ڕاستە لەکن خەڵکی بەس جەوە خۆشەکە باز دەکرێت بەڵام معاناتی داخلیش خاستن لە حکومیەکانەمە لە بیری نەکەین معاناتی زۆری هەیە مەسەرەن کا نەبوونی کارەبایە نەبوونی ئاوی گەرمە نەبوونی ئەسڵەن ئاویشە لە زۆر حاڵەتی غازی بە دەسە شانت دانی و چەند قاردوی بەسەرێ و ئەو بە زمانە زۆرە کوبوو لەنا ئەو جەوەی ئەتو هەژیر پێکەوە ڕۆژێک ئەوەکو دەڵی لامپایەکە ئیشی کرد و گوتان کاکە با دەست بە پۆدکاستی بکەین وڵای سێرکە بەشەر دایمەن یعنی ئەوە بێ ڕاستگۆ بێ داخلێکی ئێمە باش بوو ئەنی قەت وەکو داخلی شوێنەکەی تەمێت چکە لە زانکۆی کوردستان بووین مثلا ژوورەکان سێرەکی کواڵتیان باشتر بوو کارەباوان 24 ساعت بەعین داخلەکەمان کواڵتی باش بوو وەکو شوێنەکانی تر نەبوون بەداخەوە ئیتر ئەلەوێ من و هەژیر لەگەڵ کوڕێکی تریژە بوونای کاکۆگر بوو کاکۆگری ئێستاکە چای مامە من و کاکۆگر پێکەوە دامان ناوە ئەلەوێ ژوور کاک هەژیر و کاکۆگر لە یەک ژوور بوون منی زوو زووە چمە لایەن دیای بۆ ئێمە یعنیە ئینگلیزی کریۆسیتی یعنی دایمەن فزوڵیەکی زۆرمان بۆ هەموو شتەکانی ژیان هەبوو ئیتر بۆ بابەتە سیاسیەکان بوو بۆ بابەتی اقتصادی بوو ئیترە من لەسەر خودی زانکۆ بوو لەسەر بەشەکانی زانکۆ بوو هەنی دایمەن ها تا شەوان درەنگ یەک دوو سێ ئەم بابەتانە ڕووی مۆزوع نەماوە باسی ئەوەی بمێشتە باسمان کرد تحلیلی سیاسی تحلیلی ریاضی ریاضی ئاینی کورەقەشەبان لەگەر لەبین سەرمایه‌داری و شیوعەت هەموو شتێ هەموو بابەتەکانەوە ئیتر ئەمە تا ئەوها ڕۆی تا مەرحەلە سێ بوو لە کۆرۆنا بوو لە کۆرۆناژات من و کاگەژی تەلەفۆنمانە ڕۆژ شیانی ئەوڕۆ تەلەفۆنم بۆی کرد وڵا قسە شتمانە کردوم جا زۆر سێری پۆدکاستی جۆ ڕۆگنمانە کرد جۆ ڕۆگن پۆدکاستێکیە هەنیک بەناوباکترین پۆدکاستی دنیا باسی ئەڵقامانە کرد ئەوڵقە ڕۆژێکی ترەوە تەلەفۆن وتم بچرەوە ئەڵقەی جۆ ڕۆگنت کردووە زۆر خۆش و باسی و ئەوە دا ناکاوە نازان فکرەکەم وتم باش هەژیر بۆ نای پۆدکاستێ دانێ لەو گۆڕی تی وەڵی کاکە پیاو نەمدایننی ئێدەوەڵایڕاشمان ڕێگەوای وت دوایەوە چاڕمان کرتا کۆرۆنا تۆزەی تر ئەوە کەم بۆیەوە ئەوی کوانیانش خڵک زانکۆ دەستی پێکردەوە دەستمان پێکرد ئەو دانانە ئەنگۆ بە پلان کردانیان یا وەکو حەزەک بوو گوتان دادەنیش لە پێش کامیرەی و ئەوەی هاتێکە بیدایەتەکەی زۆر مناقەشەمان کران لەبیریشت دێ بە کامیرە بێ کامیرە بێ ئیتر بیرمان لێ کردەوە بە کامیرە بێ هێشتا هیچ شوێنێکمانی هیچ ئەزمونێکشمان نییە هێشتا تۆزە ترسیشمان تێ بوو دەمو چاوان دەرخین ئایسە بڵێن ئەمە چیە سەر کامیرا لەسەر خۆی دانا ئیتر چی بوو
ئەوە بوو پێش لە بیدایەتەکان کە زانکۆ دەست پێ کردەوە ڕۆشتی مایکێکمان کڕی کاکە مایکێک و لاپتۆپێکمانە لاپتۆپەکەمان هەیە چین مایکێکمان بە 6,000 کڕی 5,000 بوو 25,000 ئەرەوە تر بازار معاملەش بە 25,000 کڕیمان و لە بیرمە کە هاتیەوە مشکلەوەمان بۆ دروست بوو لەسەر چی مایکەکەدانێت چکە نەک مایک بوو ئەم مایکانە نەبوو زۆر ورد بوو دەوایە لەقەت یەک دانەش بوو خەمیس ئەوەش لەوەیە سێکە کڕیمان دوو دانە بوو ئەچۆ ناو کۆمپیوتەرەکەەوە بۆ بە دوو دانە ئێمە ئەگەر میوانێکمان بەهاتایە بەس دوو دانەمانە بوو یەکێ بۆ میوانەکە لە چلۆنگۆ یەکیانش بۆ من و کاک محەممەد ئێترەوە بوو لەسەر دەبە دامانە ناستان کواڵتی خراپ بوو نێک مایکەکە لێرە بووە دەنگی باش لێرە مەزبوویان لەسەر دەبە ئاوەکە داین ئەو دەبە ئەوەکە چیرۆکی دەبە دەباوە چۆن بۆیە مۆزا ئەخ مایکەکە نالێم بەزدی نەمازین لەسەر چی دای بنین لە بروی هەر لە داخلی بووین مێزەکانەوە نزم بوون ئێتۆ ئەوەش فاقێکی پێوەیە یعنی یەکی لەسەر چۆ هێنایی هیچ شتێکی بیری لێگەت شتێکی وانە ئەوە بەیتر ئێمە دامان چیمانە کردە داخلی دەبە بچکەکان تەکڕی مەسەلەن ئەمانیکەوە 150ەکان هەر کەسێکە هات و ئیتر نازام قومێکی لێدا بێزنا ها لە ژوورەکە 25 دانی لێ بوو کەس نێزانی چیە هەومان فێر ببووین دەباوە گەورەکانمانە کڕی دیار بوو چکە 6 دانیتیە ئەدوت ئەزانی هیچێ ئیتر مەسەلەن شوختێکی لە قەدەکیانەوەکی لەگی تۆ دیارە هیچێ ئیتر دەباوە گەورانە بوو حلو كاتني لن حاجتهم الاختراع يعني في دايس داينا كدمانە سەری و ئیتە دەستمان پێ کرد ئەگو لە هەموو لایەنەکان ئیشتان لەسەر بابەتی گەنج کردیە بە تایبەتی ئەوانەی میوانەکان کە ئەوەندەی تەرکیزم کردبی لە میوانەکان ئەوانەی کە لێهێنن هەمویان ئەزمون دەرن ئێستا گەیشتونەتە حدێک تقریبا بڵێم میوان کەم بووە حەق خۆشتانیانی ئێستا دیوەخان لە ئێستادا بەتەمای بگاتە چەندێک وڵی سێرکە بۆ مەسلەیەکە میوان کەم بووە من زۆر لەگەڵە و ڕایان نیم چکە سێرکە ئەو کەسانی کەوا دەرکەوتوونە لەوانەیە بەشێکی باشیمان مقابلە کردووە بەڵام خەڵکێکی زۆریش هەیە کەوا دەرنەکەوتونە و زیرەکن هەر لە ناو کوردستانە ئەمانە بەجددی پێویستیان پێێتیکەوە مەسەلەن دەرکەون و ینی پلتفۆرمەکە خزمەتیان بگات چکە مە لە یەکەمەوە هەرەوەژ ئامانجەکەمان بوو ئەوە نەبوو کە تەنها کەسانی بەناو بانگ و کەسانێکەوە با بڵێن شتێکیان ئەنجام دابێ و ناسرا بن ئێمە مقابلیان بکەین ئەمان مثلا ئەم کەسانە بن ئێمە سوود لە ئەزمونونەکان وەگرین ئێمە ئەزمموی زیاترمان هەبێ پلتفۆرمەکەوا گەورە بێ کەسێک بێ تا ڕادێکش ناسرابێ بێتە سەر دیوەخان و ناسرابێ الحەمدولله ژانی منەی باشمان هەیە بۆ ئەوە مثلا کە چەند کەسێ هاتوونەتە سەر پۆدکاستەکە پێشتر ناوبانگی کەمێنە بۆ ناو نخبەیەک بەڵام دوای ئەوە خەڵکێکی زۆر ناسراون پێیان و ئاشنابوونە ئەمەش ینی ئامانجەکەمان بۆ و بێزگەلەوەش دەستمان بە دیوەخانی نەڤێرش کردووە کە بە ئینگلیزی بێت و تایبەت بۆیەوەدان ئیتر ئەمەشیان کە بەس لە چوارچێوەی ئەم چوارشارە دەرسی ئەو زۆر زۆر گرنگە بکەینە ئەو بکەین کەنەک لە کوردستان بە تایبەتی بەڵکو لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر ئاستی جیهانیش بکەن لە ڕۆی میوانەکان لە ڕۆی زمان بە تایبەتی ئێستا ئەوەی ئێوە دایکن بە زمانی ئینگلیزی زۆر زۆر مهمە من لەگەڵ کاک سەلاحەدین چەندجاری قسەمان لەسەرەوە کردووە جەنابیان زۆر حەزی بە بابەتی عەرەبی و چەندین بابەت هەیە اقتراحی ئەوم کردووە کە پێکەوە پۆدکاستێکی تایبەت لەگەڵ عەرەبەکان ئەوانەی ناسراون بەجددی زۆر زۆر گرنگە ئەو ئاسە ینی ئەو لیڤڵە زۆر زۆر مهمە وەختی ئێمە دەتوانین سەقافەتی خۆمان کەلتوری خۆمان زاوین بۆ دەکەن زۆر جوانە مۆزوعی بریانی و مۆزوعی کشمیشیان داوت کشمیش یعنی بەجددی یعنی ئەو بەشەکە یعنی و ئەو فترە ئەو ڤیددیوێن گۆشتی زۆر جوان بوو کە ئەو خەڵکە هجومی دەکرد ئەنگۆ گوتانەمە هەر بە ئوسلوبی خۆمان بە ئوسلوبە جوانەکەی خۆمان ئۆکەی فە ئەمە ئەگەر بەو ڕێگەی بەردەوام بین ئەمە ئۆکەی ئەمە ئیماژینێشنێکی جوان ئەگە بگەینە 1 ملیۆن کەسی منجازێکی تاریخیمان پێویستە بەس لەو چوارچێوینان ئەم چوارشارە دەرسیانی بیرت گەورەتر بێ ئەو هاش تۆ نەتەوەکان پێشەکەون ئەگەر تۆ تەنها خۆ لە چوارشارە قەتیز بکەیت و بەس هەوڵدەی مەسەلەن شت بۆ ئێرە دروست بکەیت و شت پێرە بفرۆشی قەت ئەو ئاشنایەت نابێ هەنێ مەژە بێ واقعیش قبول بکەین وەکو کورد هێشتا خەڵکێکی زۆر هەیە ئاشنامان نییە یعنی معلومات زۆر لەسەری نییە یان بە غەڵەتی پێیگەیشتووە لەبەرەوەی ئیتر بە وەزع سیاسەیەک و بە مێژووە زۆر زۆرە بەرکەوتنمان لەگەڵیان نەبووە
ئیتر ئەم عەسرە تازەیەکە تۆ بە ئینتەرنێتێک و بە مۆبایلێکە و باتوانین بە کامێرەیەکەوە بگەیتە هەمویان و پامی خۆت بگەین. سین بۆ گەورەی خۆیەوە ملیارێک و چەند نەفەرن ئەوە تا پرۆپاگەندای خۆیان بە ئینگلیزی بڵاوکەنەوە کابراوە تا قەناتێکی سینیە چانەڵێکی دانەوە هەر هەمان قەناتە بەڵام بە ئینگلیزی و لێوە پرۆپاگەندای خۆی بڵاوکاتەوە تۆ تا بەیانیار بڵێ من کوردم بە کوردی قسە بکەی و بۆ خەڵکەکەی خۆت قسەکەی ئەوانەی دەرەوە تۆ هەر خەڵکەکەی خۆت دەفعەکەیت و لە دەرەوشی چت نەکردووە ئەنیەوە چانسێکی باشەکە وردەوردە کورد بە دەرەوە ئاشنا بکەیت. دەستان خۆشی و بەردەوامیش دەبین ئینشاءالله لەسەرەوە ئەسەر هەموو زمانەکان ئینشاءالله. کاکە هەژیرجان گیان حەز دەکەم زۆر نەچین لەسەر کاکەژی وەنی ئەم سڵا قەدرمانی کردیان تەڵەیەکم بۆ چی بۆ ژیرجان حەز دەکەم بچمە سەر بابەتێک کاکە محەممەد سەباح کاکە محەممەدی کاکەڕەش باشە چی دەگەینە لە بۆت وڵا کاک محەممەد ئەگەر بیری لێ بکەمەوە ئەوەیەکی زۆری هەیە یعنی چۆن بڵێن درایڤتی پێڵێن باڵی وزە تا بڵێ وزە وزەیەکی زۆری هەیە زۆر حەزەکە بگا بە شتێ و مێشکی کەش لەسەر شتێدانەیە ئەندای من ئەوواڵێ بە ئەمە بکەین با ئەوە بکەین با ئەوە بکەین بە ئینگلیزی ئەڵێ keeping us on our toes ئەندای من لەسەر پەنجەکانمانەمان هێڵێتەوە ئەو شتەی زۆر زۆر باشە کە دایمەن پاڵنەرێکە حەزەکان شتەکە بەرەو پێشەوە بەرێت ویدیۆ سەرکردەکە ئەو بزەوت جارباشە ئێزعالیشە زۆر ستێ بێ بوەستاوەنە پەلەمەکە منیان ناڵم ئەو تۆ شتە جار وای زعات چکە مەسەلەن بۆ نمونە سەرێکی تاسکێکە سەڵم بۆ نمونە کاکە موبایلە بینە ئێرە ئیتر هەر بە گشتی نازانم بۆ هەر ئەوم تایە مەسەلەن حەزەکەم یەکسەر ببردرێ یعنی چاوەڕ نەگەم تۆزی عەجەلە ئەوم کاگەژیر چی زۆر میمە ئەو دایمە زۆر لەسەر خۆیە و بڵین زیاتر بە قوڵتە بی لە شتەکاتەوە تۆزە عەفەویترم یەکسەر بابیکەین یەکسەر ئەم دەقەیە ئەوڵە نا مەسەلەن یعنی با بڵین کۆنتراستێک یان پێچوانەیەکی زۆر جوان کە شتەکان بەڕێوە ئەبین من تۆزە ئەوە لە ئەنجامی جیاوازی کەسایەتی یان لە ئەنجامی ئەوەی ئەتو تاسکت زیاتر لەسەر لە چاو ناوڵ هەر جیاوازی کەسایەتی هەنی ئەو مەسەلەن قەت نەمبینیوە من کاگەژیر تۆڕەبی هەنی ئەوە چانێکە ئەو 6 ساڵم تا ئەسە نەبینی تۆڕەبی بەس من یعنی جار هەنی زوو ئەم لێ مەسەلەن دایمەن ئەو مەسەلەن مەسەر خۆترە من تۆزێ ئەوەم حتا ئەو کاتێکیشمان بینی مثلا کاگرش تۆ شەرمنتر بوو ئەی من مثلا زیاتر بەشی تەکنیکە هەیە باوەڕکە کاکە هەم ئەوانەی لەسەر بەشی تەکنیک نەرەوە شێوازێ ئەزایتی سە من وەکو خۆم لە یەکەم ساڵم لە زانکۆیە زۆر یان شەرمن بووم تێکەڵاو نابووم ئەوم نابووم زۆریشم خوێند الحەمدولله ئەوائلیشم هێنا هەموو بەشەکانە بەس دوای بۆم دەرکەوتم بە قورئان وا بڕۆم هەر بخوێنم و ئەوائل نازانم کەس پێی نازانێ ئەگەر نەتوانم لەگەڵ دوو نەفەرای قسەکەم یعنی هاوینەکەم کامل تەرخان کرد بۆ ئەوەی ینی کۆمەڵێ بەهرەی کۆمەڵایەتی بوون ئەو ساڵی مەرحەلە دوو دەست زیاتر ئەچوومە ناو دبیت و شتەکان و زیاتر لەگەڵ خەڵکای تێکەڵاو بووم ئیستاش هەر پێم بڵێ حەزەکەم بەتەنیا بم بەس ئەو بەهرەیانم تێکە لەگەڵ خەڵکا قسەکەم وڵای ئەمن حەزم لێ بابەتە چی بوو ڕێژێنم لە فترەی ئەخیری زۆر هاتە سەرتان زۆر مەسەلەن گلەی دەکرێت دەڵێن دیوەخان لەو فترەی ینی کەمتر خزمەت دەکەن لە چاوجاران زیاتر ئیشیان بوویتە ڕکلام زیاتر احتیمام بە ڕکلامەکاندن وەزام ئێستا حەڵقەش لە چاوجاران بزانام کەمتر بڵاو دەکرێتەوە هەر هەفتەی حەڵقەکە بەڵام ینی ئیدی خەڵک ئەوەی دەبینیتن خەڵک نبینی وەلەو لە خوای بڵێ مانگۆ ئێستا ڤیدیۆەکانتان زیاتر و زیاترە مەسەلەن ئەنگۆ ڕیلی تایبەتتان هەیە پێشتر و بزانام شتن تەنها ڕیلی حەڵقەکان بوو بەڵام خەڵک ئیدی وەکو دەڵێ بەس نقطە ڕەشەکەی دەبینی وەڵامتان چیان گۆ لەوە قەزەی وا لە ڕوانگەی گۆ کوتەعامل لەگەڵ قەزەی دەکەن وەڵی ئەناڵم خۆی بابەتێکی سەیرە مێژ یەک دوو جارە جۆم لێ بوو چکە دایمەن ئێمە شتەکان هەوڵە دەین بەداتا بکەین ئێمە کەم یعنیستە باڵی شت عشواییەکە چکە بتوێ شتێک پێش دایم بە پلان و داتا و سیستەماتیک بێ هەنیستا مەسەلەن کاگەشی خۆستا ئەگەی لێ ئێمە چەند ئۆفەری ترمان بواتەوە بۆ سپۆنسەر سێ مەسەن بڕیارمان داوە بە هیچ نەوعی لە 4 سپۆنسەر زیاترمان نەبێ هەم ناتوانین بەهایەک بین سپۆنسەرەکان چکە ینی منوەکو ئەرکێ بەرپرسیارەتیەک سێریەم شتاکەین کابراتەوە پارەت داتێ ئەبێت تۆش خزمەتێکی بکەیتەوە هەم لە کوواڵەتی براندەکەش دابزێ هەنێ من ئەوە نییە مەسەن هەر کەسێک بۆ نمونە پارەیدا بتوانێت بێتە سپۆنسەر ئەبێ لەگەڵ بەهای براندەکە بگونجێ
چەند دانی ترمان بواتەوە وڵای سە بە فشۆمەتۆی بگەینە 10 سپۆنسەر بەڵام 4 دامانەوە هەروە لە ڕووی ژمارەی پۆستەکانی شۆ سێری بکە ئێمە لەمانکە 4 ئەوەمانەیە ڕێکلاممانەیە لەمانکە نزیکەی 20 بۆ 22 پۆستەگەین 4 دانەی وایە بەزی تر ئەزای چۆنە خەڵکیشە تۆ منم زانم خەڵەکە نەزار تۆ بەسەخۆ لە خوا رازین یەتر بەچی لێ من رازی بێ هەست پێ ناکەی سەقافەتی ڕکلامی لەناو خەڵکی مەجاریشتا بڵاو نەبووتەوە یعنی نەگەوەسە پێش پۆدکاستەکەش باسم کرد بەداخەوە خەڵکی ئەمە زۆر بەقەڵت لە بابەتی خزمەت تێگەیشتووە هەنیار هەموو جارێ بابەتی پارە پیاکردن و ئەوەی کەوا تۆ لە شوێنێکی متەواضع بی و دوای بەرز بیتەوە ئاستت باشتر بێتە سەر و مامناون وەکو شتێکی خراپ سێرەکرێ یعنی ئەو شتەش پیرۆز کراوە یعنی دای مەسەلەن سەرەکەی فەقیری زیاتر خەڵکە ئەڵێ بژی و کابرا بە فەقیری مردیان هەژاری زیاتر مەسەنەکرێتەوە هەر مامۆستا ئاینیەکان مەسەلەن بۆ نمونە ئەمانە ئەوەی کەوا کرێچیە دایم پرسیار لێکن لە کرێچیان خانی خۆت هەیە هەنیان پرسیارانە زیاتر بۆ لایەنەتە بن کەوا دایمەن چاو لەوە بێ کە پارەت نەبێ هەژار بی کە تۆزێت هەست بکەی وەزعت باشتر بۆ بێ بە چاوێک سێرەکری هەر خودی دەوڵەمەند بوون و خاوەن پارەبی بە نەوە ئەکسێرەکری لە کۆمەڵگا ئەمەش دەورێکی هەیە زۆر غەڵەتیشە چکە یەکێکە لە هۆکارەکانی پێش نەکەوتن چکە تۆ پێشکەوتنی ئابووری و اقتصادی و دانانی بزنس و گەورەبوونی هۆکاری بەرەو پێشکردنی سەرەکی هەموو وڵاتێکە ئێمەش کە دیوەخان ئێستا کردمانەتە مؤسسە و سە کارمەندمانەیە کە بێ پارەیان بدەینە ئۆفیسێکی گەورەمانەیە ناو لە 2 ئۆفیسمانەیە کە بێ پارەی بدەین پێویستی بە توانایەکی ئابووری زیاترە و قەت ئەو منەتەشمان نەکردێمە بڵین خزمەتەکەین یعنی لە هیچ پۆدکاستێکە لە 140 ئەلقەیە ئێمە ئەومان نەداوەتەوە چای خەڵک بڵێمە خزمەتەکەین و یەڵە پارەمان بدەین و نازام چی هەوڵمان داوە بەهایەکمان هەبێ خەڵک بیەوێ پارە بداتە ئەم بەهایە ئەم ئێمە یعنی بیکەین ناو ئیشەکە بۆ سپۆنسەرەکانیش قەدەوە نەبووە مەسەلەن بە منەتەوە بڵێنە یارمەتی گەنج بدە کاکە ئەوم بەداتا پێمە ئەمە نەڤیۆم بۆ دێ ئەمە پرسنل براندی ئێمەیە ئەمە نە سوود وەرەگری ئەمە سعرەکەی یعنی قەت لە بەهای خۆمان کەم نەکردوەوە بڵێ کاکە وەرە یارمەتیەکماندا ئەم بەرنامە یارمەتی گەنجەدا ئەو هاکە دایمەن بەهاکەمان پیشانداون کاکە ئێمەەوە نەڤیمان بۆ دێت تۆ ئەگەر لەگەڵ براندەکەی ئەمە ئیشکی ئەو هەیە ماگانەوەە ئیسفادی لێکەی حتا لە خودی ڕێکلامەکانی شاکە ئەیکەین ئەگەر دیقەتتاوندا بێ زۆر هەوڵە دەین جیاواز بێ دائیمەن لە پێش هەموو ڕێکلامێکەوە ینی ئەساسی هەموو ڕێکلامەکان ناوەڕۆکەکەی سەرەتا ناوەڕۆکەکە پێش هەموویەوە دێ ینی ڤیددیۆکانی ئێمە بەعام زۆر کەم پێوی دیارە ڕێکلام وڵای بەزی سێری بکەن ینی ئەوە چێشێکی لێ ناکەن ئەمە بخینە ناو چاوتەوە کاکە مایفۆنەوە بیکۆ زۆر بێوانی کاتەکەن ڕێکلامەکەن ئێوەڵە سێر ئەوانەیە ئەمە بکە زانی چەندێک فکرە و بیرۆکەویتیە زۆر مثلەن بە ڕێکلامێکەوە خەریکە بین شکات هەستاکەین زۆر شتێکی تەمەڵا گەر بڵێنە ئەم شتە باشترینە وەرە بیکڕەنە دایمە وڵدەین ئەگ خودی ناوەڕۆکە ئەوە بەهادار بێ گەر سپۆنسەرەکەشی تێ دەرکەی هەر بەهادارە مثلەن بۆ نمونە ئەمەی UK پیزا کە خواردنەکانمان مەسەلەن تەوزیع کرد یان بۆ نمونەوەی ئایسەنتەر کە موبایلەکەت پێ چیت پێڵێ ئەگەرەوە بێ شتێکە ئەنتەرتەینینگە ئیتر زۆری مەسەلەن تریشە ئەو هامان کردو ئەکوور هەر دانێکمان کرد ئەوەی نێڵێ ئەوەی بۆ هۆملی ئەوەی ئیدتێک بوو گۆرانێکی هایدەمان کردو بێزەر ئێوە خەڵگە نێزای ڕێکلامە هەر بازیسمان نەکردێکی جوانمان کرد بڵامان لایەمە زۆرەکەی بەسەر سەر کاکە محەممەد یان کاکە هەژیر لە ڕۆی کرێتیڤیتی و ئەو بابەتانەوە تەطبیقکردنەکە ئەو زانمامە هەژیرە وەڵایی ئەمەیان ئەتوانە من زیاتر فکرەکان دانێم بەس دایمەنە بۆ ئیتر کەوا با بڵێن فاینەڵی بکەین و تاوابێ ئیتر لەمە مثلا کاکژی لەمە چۆنەوە ئەو شڵێ بەدڵمان با ئەم شتەی بگۆڕینەوە بێ ئەمە زیاتر من فکرە و شتەکان دانێم ئەو لایەنە تەکنیکیەوە یەکات بەڵام هەردووشی دایم پێ من کە ئێدیتێکەکەم بە کاک محەممەدی پیشان کاک محەممەد کە فکرێ دانا بەبنی پیشاندا ئەوها بچینە سەر بابەتی خۆگونجاندن وەزعتان لەگە هەولێریان کووە هەولێرەکان چاوان بەجددی زۆر مهمە لە شارێکی ترەوە بچیتە شارێکی ترە و بۆ شێوازە سەرکەوتووە دەربکەی لە ناو خەڵک ئەوە ستێپێکی زۆر گەورەیە ئەوەش ئەساسی ئەو شتە خۆگونجاندنە تەوان ئیشکردنە لەسەری زۆر شتی لەسەر خۆی عەقڵیەتەکەیە کاتۆ چۆن شارێکی تر مثلەن ئێمە لە سەرەتاکەشیەوە کاتینە هەولێر قەت سێرمان نەکرد بۆ کۆی شارێکی ترە یعنی مەسەلەن سێرمان کردووە ئەمە کوردستانە یعنی لێرە ئەمە کێشەکەیە تۆ چەندێک چۆن بی لە شتەکانەکەیتەوە ینی مەسەلەن بەجددی وەکو ناوچەیەکی تر سێرێکە و خەڵکێکی جیاوازە سێرێگەی یان لە ئینگلیزی the bigger picture لە وێنە گەورەکەی
ئێمە بەم شێوازەوە سێری شتەکەمان کردەوە یعنی هەر ئەلێرەوە تاوەکو زاخۆ مەسەلەن هەروەکو سێرمان کردەوە کە کوردستانە و هەمووی کووردە قەت ڕۆژێکەسم نەکردو مەسەن من غەریبم لێرە یانە ئەمە نەوعەیەکە مەعەشەتێکی ترە ئەم شتانەیە و زۆر دژی ئەو شتانەشین یعنی حتا لە ئەڵقەکەی مەسەلەن ماوەسە محەممەد مەسعود دەرەکەوێت کە چەند ئێمە هاوڕاوین لەگەڵ یەک لە هۆکارەکانی ئەڵقەمان کرد ئەوە بوو چکە ڕاستە مەسەلەن عەشەت گەرایی و شارچێتی و ئەمانە ئەتوانین تا ڕادەیە بڵی سوودی خۆی هەیە مەسەلەن تۆ زیاتر لە کۆمەڵە خەڵکێک نزیک دەگاتەوە بەڵام لە کۆتاییە لە وێنە گەورەکەیە لە زۆر خەڵکیش دوور دەکاتەوە تو چەندی زیاتر ڕوو لە عەشەت و خزم و کەسوکاری خۆت بکەی ئەوەنە خەڵکی ترت پێ نامۆترە بێ تۆ با خزم و کەسوکار و عەشەتی خۆت با 20,000 بن کورەکە نازان با جار بن 100,000 بن گەورەتی عەشەتە ئەی ئەو 4-5 میلیۆن کەسەی تر تۆ خۆت بەرکەوتن زیاتر لەگەڵەوە بێ ئەی ئەوانی کەوا لە دەرەوەی کوردستان ئەیمجە تۆ بە چاوێکی تری سێری بکەیت بامێکی برد سەر ئاسێک گەورەتر ئاینی ئەی هەم موسڵمانی تر کاکە ئاسێک گەورەتر ئەی هەم مرۆڤەی تر ئیتر ئێمەش کە هاتینە هەولێر هەر بەو نیەتەوە هاتم هەر بەو چاوە هاتم قەسێمان نەکردووە بەس یەکەم جارچین بەسەر هات تامێک یەکەم جەکە سواری تەکسی بووم ئارە بڵێم دەڕۆشم ماڵی من بکەم وڵای تر وتم بڕۆ ئەوێ تی وەڵای براک دەم سیارەکە ناژوشترێ ناهاژوشترێ وتم بەڵێ کاکە سیارەکە ناژوشترام سیارەکەی تێکچ بوو شتێکی وا بوو ئێوتم تێ ناگەم یعنی سیارەکە چیەتی وتی ها سیارەی تۆ ناژۆی سیارەی ناژوتم وەڵای کاکە من سیارە نازانم معنی وتی کاکە سیارە ئەو های کردم دەبێت قەزی سیارە لێ خوڕینەوە ئەتوو لە ڤیدیۆیەکی ئەو فترەی دیتم باس لەوەی دەکەیتەوە ڕۆیشتن لە شارێکی دیکە یعنی وەکو بڵێن دەرچوون بە ماڵ و حالی خۆت مەسەلەن ڕێگایەکە لە سەرکەوتنیە ئەوە لەوەی ڕوانگەی شتەکەت باس کرد دەمە لێرە زیاتر ئەو مۆزایی باسکەوە یعنی ئەتوو قەنەعەتت وایە سەرکەوتنی دیوەخانی ئەگەر لە کەرکووکی باە لەوانێ ئێستا شتێک نەمایە بەناوی دیوەخانی و هاتن لە هەولێر وا سەبەب بۆ لە ئەو سەرکەوتنی وەڵا 100% چکە ئەو ژینگەی کە لە کەرکووک هە بۆ ژینگەی کە مەسەن لە هەولێر زۆر جیاوازە ینی کەرکووک بەداخۆ بۆنی ئەو کێشە سیاسیانە و ئەم کێشانی کەواتیادی کەمتر یارمەتی دەرە بۆ ئەوەی کەوا مەسەن شتێکی وەکو دیوەخان چکۆت و وەکو هەڕەمەکەی مازلۆ سێری شتەکان بگە لە کەرکووک هێشتا بە بۆنی ئەم کێشانیەتی پێداویستیەکان زیاترن بەس لێرە لە هەولێرە مەسەن لەوێت پێشکەوت و تورە پایتەختە گەیشتە ئاستێکی بەرزتر کە گرنگی بدرێ بە بابەتی مەسەن کولتوری کوردی گرنگی بدرێ بە گفتوگۆ بەڵام لەوێ شتەکان زۆر جیاوازە و کەمتر یارمەتی دەربوون یعنی ئەماشت بۆ ئەوەش مەسەن تۆ یەکێکەوە لە دارەت و مەسەلەن قەتەوی و ئەم ناوچانە دابنیشێ تۆ ناتوانانی چاوەڕێی ئەوەی لێ بکەی مەسەلەن میدیایەکت بۆ دابنێت و شتێکی گەورە ئەمە واقعا مەسەلەن ژوانیە بە حەڵەتێ نەگە مەسەلەن لە هەموو دنیای سەو ئەمریکایە زۆر گەورەیە یعنی هەر ویلایەتی تێکساس بەقەت عێراقە بێ زابیرکۆ ئەمە هەولێر و کەرکووکمان بەلاوە دوورە ناو ئەمریکایە شوێنی وا هەیە یعنی هەر لە زۆر شتەوە هەر دوورە کابرا ڕانچێکی دارستانێکە بۆ خۆی ژی و نازام هەر خەریکی ئەم شتانەیە بە هەمان شێوە بۆ و کابراش تەطبیقە بێشتا تۆ ناڵم لە بەرەوە من دانم سەرکەوتنی ئابووری یەکێکە لە هۆکارەکانی پێشکەوتنی وڵاتەوە چەند جارێکەمە بڵێمەوە چکە تۆ گەنجێک بێکە لە شارێکی دووری بێ لە شارۆچکەیەک بێ عەرەبانچی بێ خاوەنی دوکانێکی بچووک بێ ئێبەجددیەم گەنجە سوعوباتی ژیانەوە لەسەری زۆرە قورسایەکانی ژیان تۆ ناتوانانی چاوەڕێی گۆڕانکاری گەورەی لەسەر ئاستی کۆمەڵگە لێ بکەیت بەرپرسیارەتێک لەسەر شانی ئەوەیەکەوە بۆم لە خێزانێکی دەوڵەمەندێ یعنی پێداویستیەکانی کەوا مەسەلەن هەیەی ئەمە سارەیە خانووە ئیتر خێزانێک پێک بینەوانەمی حازرە ئەما بێ خۆی زیاتر تەرخانکە بۆ خزمەتکردنی وڵاتەکە بەڵام ئەو گەنجەی نەکبەتەی تر بجارێ خۆی خزمەت بکە جارێ بتوانێت خۆی ژیانێک بۆ خۆی بکە ئمجا بتوانێت بۆ ئاسی گەورە ئەمەش بۆ زۆربەی سەرکردەکانی مێژوو زۆربەی زانایان و داهێنەرانی مێژوو ڕاستە تەمان حاڵی شاشازێتەوە لە مەسەن وەزعێکی خراپەوە دەستیان پێ کردووە بەڵام زۆربەی لە وەزعێکی ئابووری باشا بوونە کە توانیە گۆڕانکاری گەورە بکەن زۆر ڕاستە کاکە محەممەد ئەمە هەر چاکمان لێرە سینگڵین بابەتەکە نییە
والله کاکە کەی نیژنی دێنێت و بەس والله پێما يعني- بڵێ ئەو یەکێک لەوانەش دەپرسن ئەوە سێگەڵێک کە چەڵ تیمارکرد وایە تیماری سەری خۆیە خۆم ئەو خەڵکە ئەو خەڵکە بەجددی کاکە بەست دەکەم یەکێ لە هۆکارەکان ئەوەیە وزانێتە گەورەترین ڕووداوی مێژووی کورد بەس دەگەم یەکێ لە هۆکارەکانی کەوەسە وام لێکانی هێنن مۆزۆمان پێنانی لە دیوەکان ئەگەر مژمێنە مۆزۆ چی بکەین باسی چیکەی لە دیوەکان ئەوە درێژەی پێدەدات پاش 5 ساڵانە زۆرە زانە ئینشاءڵڵە ئیتر بزانینە لەم 2-3 ساڵە زانی لەوەشە هێنابێتی و بەس کەشفی نەکرد بێ هەیە لە بۆ وەزعی کاکەم محەممەد من هەر بڕیارەکەیدا من پشگیریەکەم و نازانم لە هایتێکس قسەکەت کرد گوتت 4,000 قسوور کەس دێت ئێرە ئێستا ژنی لۆ نەبینەوە ئەوە دەڕوە بەداخەوەش دەستمان نەکە هەرڵاوتم کای محەممەد ئەگەر لەم 40,000 نەفەر بوو 30,000 نەفەرات یەکێکی دەست نەکە ئەم بسینە جایتێکس جایتێکس لە ئیمارات جایتێکس لە ئیمارات ئەوە گەورەترینەوەی تەکنۆلۆژیا ئەوڵێن زیگە 100,000 کەس دێ ئیتر ئەگەرە جایتێکس دەچینەوە وەختی کاکە سڵات و كنجي لە ڕوانگەی خۆمەوە ئەمن وصيت بيغمبر صلى الله عليه وسلم يا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج باشا أو وصيته يعني يستازور كسيد الله والله ناينو جاري زو براي من أو ترهات بلا مشكلة كلو زماني جنزان يكم شدة طعام بالله مدروي مادية تاتسن إمكانية دتواني بيجيني تكوا يعني مشاكل هي لسه مسائل مادية ردة وبتوني واقع كاكا گەورەترین هۆکاری جیابوونی ژوورکە مادیە بەداتە باشە دواتر مۆزوعەکەوەی ئایا تا چەند گەنجی ئێستا تو دەتوانی کەکە بڕوتم شە حاڵەکانی تەلاقی بکە ئەمە فەدەری لە مەجلیسێکی بوو دێن کاکە ژنی بینیانە تم کاکە ئەگە مۆزوع ژن هینان بی لا نەخۆشەکان دەتوانی باسکەی وجعل بينكم مودة ورحمة لە زۆر لایانی بەڵام دەتوانی لایەنە خراپەکانش مەسەلەن باسکەی ئێستا کاورە بەس لایەنە جوانەکەی لە پێشچاوە بەڵام کە دێتە سەر مەسئولیەتی آخر ئێستا گەنجی ئێستاواتە هەمووی مەسئولیەتی لەگە داک و بابی ناکە ئەخ تۆ حسابی خۆت کە ماڵە خەزووران مەسئولیەتی خۆی ناکە باشە جات وەرە ئەو کچە مەسئولیەتە ماڵە خزمەکان مەسئولیەتە ئەخر سبەینێ لەوانەیە خەزوور لە مەجلیسی کاکە لەوانەیە عاجزت کاتم دەی خۆت عاجز دەکەی تاوا قسەی لەگە ناکەی ئەخە مۆزە ئەوها بەڕێناچی دوێ دەبی یعنی بەداخەوە ئەو سەقافەتە نییە لەو زمانی وەڵاهی ئەڵڵا خوای كنجي ركت كنجي خوان هادي او وقتي لو منيش زوج زاري لم نجمة بيرسون راس كعب الله توسكم كعب الله سكم نجيرو فرانسن برادر من لم حوض مانجا طعم نيوي برادر كان ماجنيان اه والله هر ازايتونا نظم زور بتزيود يعني هسه لقيتو زي بيروز بايشي لبوني اولا زي لفيسبوك لا فيسبوك قربوا ماريد متزوج والله امنيش لهم حلقه كان باسي وبابتهم كردي اگر كعب الله استقام لم شجمانجا تقيل يلا الصيني والله زوري ما وداك حزك متمسك بابتي سركوتن وغنزو جاني زانكو تاريخين وهالدي راسك كعب لا تجي بيو شيء كاكا بخوا بزدي طا من زاويه كنج كاكا اولو شازي حزك متمسك جاني زانكو بتاعتي جناب سان طاوتان كردو والله ما هرسه مرحله الششي لا بزيشي قشتي وكاكا صلاح الدين جزاري مالتي مش لجاني زانكو ماما دەمێ بچمە سەر ئەو ژیانی زانکۆیە گەنج خوێندن و کار و زۆر شتێتر ئێمە بەجددی باسی ئەو بابەتە دەکەم بۆ نمونە ئەگەر بەڕای من ینی من وەکو خۆم ینی لەو ژیانە ئامانتێکمان هەبێ بەجددی دەتوانین هەموو شتێک بکەین لێرەوە دەمەوێت ئەو پەیامە بگەینین هەر چوارمان ینی هەر یەکەمان بە ڕوانگەی خۆمانەوە کاکە محەممەد جەنابچان 6 ساڵە ماشەڵە 3 ساڵە تقریبان دەستان پێ کردووە خوێندنە کارە زۆر شتی مەسئولیەتی زۆر شت تایمینگەکەی پلانەکەی تاوان زۆر زۆرماندی دەکە گەنجیشمان هەیە دەڵێ ناتوانەوە ئیهمالی دەکات لە زۆر شتن ڕاستە خۆی ئەو قسەیە لەوانەیە دەجار جاکرد بێت من 24 ساڵ ڕۆژێکە زۆر گەر بتوانی کاتەکان ڕێک بکەیت بەداخەوە شش بە بۆنەی ئەوەی کەوە
وەسائلی وی کەەوە تەرکیزت بڕوا زۆر بووە هەست بە کاتەکە زۆر ناکەین جامە لە ڕووی علمیشەوە دۆپامین کاتێ زۆر دەرەدرێ دۆپامین کاریگەریەکی لە بیرکردنەوەی هەیە هەتاوانی کا دۆپامینیش زۆر دەرەدەن ئیتر سێرەکەی بەبوونەی ئیتر شایە و گۆرانیە و موبایلە و هەر بەگشتی ئەگەری زایمەریان زیاترە زۆر جارێت تۆ سێرەکی بۆ منە ناو شاییەکەی زۆر زۆر بە گەرمی شایەکەی تو ئاگال لە نامینی زۆر ئاگال لە خۆت نامینێ تا حاڵەتێکە لە تووە پێڵن یوفۆرک ئێشش بەوانەوەیکەوە ئەم سوۆشڵ میدیایانە و زۆربەی شتەکان وا دیزاینکراون کە دۆپامین زۆر دەرەدەن دەست بەکات ناکەی تۆ ڕیسە موبایلەکە سێرەکەیان 5 دقەیەکە وازانی سەرەکی ساعتی ڕۆیشتووە لەبەرەوەی ئێستاگەین کاتمان کەم بوو من زۆر باوەڕم بۆ کات ڕێک بخەی لەگە مەرحەلە سێ شۆکەوە دەستمان پێ کردووە لەگەڵ کاگەژیر هەموویە بووە من فترەیەکە بوو بێزگە لە دیوەخان سێ ئیشیشمە کرد و خەریکی دەرسەکانیش بوو ئەڕۆیشتم و کاتەکەشە مایەوە بەخۆشەوان سەعاتێ دوان تاکو قسەیەکی لێ بکەین و ئیتر نازانم باسی داهاتوو بکەینیان شتێ ئەمەش زۆر یارمەتی دەر بۆ بەڵام پێ بێ قوربانیش نابێ ئەمە ئیتر قوربانیدانەکە ئەبێ لەسەر حیسابی مەسەلەن بۆ هەنێ خۆشی بێت دەرچون تۆزێک کەمتر بێتەوە کەمتر بیستە سەر موبایل دابڵین تۆزێک دوورکەویتەوە لە شتەکان هەروە ناتوانانی هەمووشی بە باشی بکە ینی من ڕاستیەکانی من ڕاستێکی هەبووە مەسەلەن ڕۆژ نەرچوومەتە محازەڕە دەرسم لێ ڕۆیشتووە یان لە ئیشەکە تۆزێک تاخیر بوومە ڕاستیەکەشە بەس ئەتوانی ینی مانەجەکرێ تۆ بتانی هەم دەرسەکانت بکەیت و هەم ئیشەکەش بکەیت و هەم لە کۆتایەکەشی تۆزە کات بۆ مینێتەوە بۆ خۆشی و کات بەسەر بردن ڕاستە بەجددی ینی ئێمە کە لە ژیانی زانکۆ منیش پێم دەڵێن کاکە چۆنتوان زۆر ئیش لە هەماکان دەکەین ئەگەر باسی بکەم هەر زۆر زۆر تاوانە بێت سوار کاژمێرمان هەیە بەجددی هەر دووسێ کاژمێر هەر دەمێنیان لە بۆ ئیسراحەتکردنەکەی لە بە خوێندنەکەیە ئەنی بەجددی هەموو شتێک دەکەێت بەس بتەوێ ینی و بەردەوامی لەسەری دیسپلین زۆر زۆر مهمە بەجددی ڕاستە ئەو گۆڵێکە هەتە دیسپلین بی لەسەری بەردەوام بی هیچ شتێک نەدوەستێنیانی إلا رب العالمين نبي هم زاري بس يوصل لك أو هدفي هتا بزدي زوزو مهمة الله بو من سي من 3 ساڵی زانکۆ مۆرەوە بە خوێندنوشتی وا و ڕۆیشت ینی شتێکی وامان ناکرد بەس آخر ساڵ کە دەستمان بە دیوەخان کرد دیسانەوە هەر هەمان ڕای کاک محەممەدمەیە قوربانیەکی پێویست بوو من هەر ئاخرەکەی وام لێ هاتبوو خۆم هەر خولیەکەم بۆ بابەتی سۆفتوێر و ئەم شتان نبوو بە حکومێوی سۆفتوێرم تاوا کردەوە بەس لاخر ساڵە بۆم یەکلایی بووە ینی ها هەستێکم کرد دیوەخان شتێک گەوری لێ دەرەچێ خۆم بۆ یەکلایی کردەوەتم تاوە ئەمە ئەوەلیاتی ژیانی من پرایۆریتی ژیانی من ئەمەیە ئیتر بۆ هۆکاریەوەی قوربانی بدەم بە خوێندنەکەم هێنجارەوە بەخوایتم ناخوێن چۆن امتحانەوە بە سبحان الله ینی ئەوەنەوەم کرد بوو هەمووی دەرەچوو کات بە سەربردن لەگەڵ ماڵەوە هەرچەنە گرنگیشە بەڵام کەمم کرد بوو لەگەڵ برادرایە بە هەمان شێوە ینی هەموو ڕۆژێ باوەڕ ناکەم لە 3 ساڵ تقریبا لە 3 ساڵی پێشووترایە ڕۆژێک نەبوو بێ من کاک محەممەد باسی دیوەخانمان نەکردوێ هەموو ڕۆژێ ینی باسمان کردووە 3 ساڵ چەند ڕۆژێکە ڕۆژەکە ئینگلیزە لێت to be great at something you need to be obsessed to be good you need to be disciplined ینی تۆ ئەنیوەکو بێن ئاڵوودە ببووینە من بە ئەو ئامانجە بەو شتێکا پێی بگەین ئێستا ژەر وایە ینی ناڵێم حتا ئەو کاتەنی ئەوشەکەین چی بکەین چییە شتەکەوەیە ئەمە بۆ هەموو سەرکەوتوو کەسە مەسەڵانی کاشتی گەوریان بەدەزێنەوە هەروە بووە لە بۆ کتێبیش ئەن هەرو کتێبی مەسەن سەو ستیڤ جۆبز زۆیکەوە لە پشتەوە دارنەوە گەربی خوێندنەوە بۆتان دەرەکەی مەسەن ستیڤ جۆبز کەسێکی ئەتوانێت بێت تا ڕادی هەر ناتەواویش بووە ئەمانە مەسەلەن ئۆبسێست بووە ئەوە ئاڵوودە بووە بە فکرێویکەوە شتێکی مەسەلەن زۆر زۆر گەورە دروست بکە ئەمە بۆ هەموویەوە وایە ئێمە ژای ناڵێم تا ڕادەیەکی زۆر ینی هەست بۆ شتەکە وای لێ هاتووە ینی بۆتە سەر لە ڕێ ناو سیارەکە هاتیم بۆ دیسان باسی مۆزوعی دیوەخانمانە کرد و چی بکەین و چی نەکەین و تر بەعام ینی پێویستی بە قوربانی هەیە پێویستی بۆیە کاتی بۆ یەکلایی بکەیتەوە پێویستی بۆیە جار وایە شەوان سەعات یەکی شەوە دوی شەوە خەوت 4 ساعت بخەوی ینی ئێوێ وەڵا وایە بەجددی ینی هەموو شتێک قوربانی خۆی دێ هەموو شتێک بازی خۆی هەیە ئەدەبی قوربانی زۆر بدەی اینجا ئەو هەدەفی هەتە بگەیت بەو شتە عقلیەتی عقلیەتەکە زۆر زۆر گرنگەکە هەست بکەی پێت ئەکرێشتەکە ئایسلانەی ڕاستەکەی خەڵک بەگشتی وای لێ هاتووە سوشەڵ میدیاها هێرشێکی گەورە لەسەر
کەشە پێدانی مرۆی مۆتیڤیشن شتانەیە بەڵام ئەنەستەکەم تا ڕادەیەکیش تۆزێ نەعادلانەیە شتەکە هەنی مۆتیڤیشن و ئەمە تا ڕادەیە گرنگە ینی ڕاستە زیاد لە حەد فو نەکرێ ئیتر بەس تا ڕادەیە حدی خۆی لە حەدی خۆیە چکە بێت تۆزێگا بۆی سەرکەوتنیی گەورە بەدەستبێنی وەکو ئینگلیزی بێت تۆزە دلوژنەڵ بێ ینی تۆزێک کەسێکی چیە دلوژنەڵ بە گۆرە شێت تۆزێک کەسێکی شێتانە بی خۆش باوەڕ بی کەسەوەی ئەو ئەمەش بیرێکی تۆ وایە هەنێ موزار لەم گەر ئێستا سەری دیوەخانکەی زۆر ئاسانەڵێ کوری کا تەبعا نەجاحەت دێنێت تۆ باسی بابەتی خۆشەکەی میوانی گەورە دێنی بەڵام بگەڕێەوە پێش 3 ساڵ باسی دیوەخان بکەیت و وەکو بیرۆکەیەکی ئابستراکت یعنی بیرۆکەیەکی کەوا چۆنە ئەوها شتێکی شێتانەیە چکە دوو گەنج کە ئەزمونیان لە ژیانە لە هیچ شتێک نییە پارەیەکی وایە مەسەلەن پێیان نەکردووە ئیشیان هەر نەکردبوو و کاتە مەسەن هیچ جوێکمان نەکردبوو بە دوو مایکەوە وەڵا قساکەین و خەڵکی جۆ لە قسەکانیان ڕاگرێ و ینی ها شتێکی زۆر بێمانە ئەوەش چییە و بەجددیانەوە بەز بە تاقییتەوە ئیتر چەند داخکردنەوەیەکەکەی چەند لە شتێکە فەشەل دێن یەک دانیان پێویستە سەر بگرێ ئێمە ئەگەرەوە نیۆڕوانە کاک محەممەد تەلەفۆنی بۆم بکردە بموتە کوڕەکەگەر دەلاسۆمە هەر حیامانەسی سەمای گوشتی باوی ئەزمونی شتێکمان نییە دەست پێ بکەین زۆر باسانی سارمەکردەوە ئەوانیان ئەوە ناکیت بەس هیدەوە ئەسە دسپلینەکەی بەزە هەیە لێرە خەڵکی هەستی پێ ناکە ستا مەسەلەن لەوانەیە خەڵکی هەندێکیان تەماشاکەم بڵێن محەممەد هەژیر عەبدوڵڵا ئەوانە باشترین زروف لۆیان ڕێکەتیە ئەوەی لۆ محەممەد و هەژیر عەبدوڵڵای هەبوو لۆ من ڕێک ناکەوی لێ ئەوانەوەها سەرکەوتو بووینە لێ ئەوانەوەها نەجاحەتیان نیە خۆشیوانیە ئێستا ئەو شتێک کە ئێستا ئەنگۆ گەیشتینێ یان بڵێم حتا حدەچی ئەمنیش گەشتیمێ ئەکی قوربانیدانی زۆرماندایە کاکە ئیهانەکراینە لەوانەیە قسەمان پێ گۆترابی لەسەوە مۆزوعانە جا لە هەر تەرەفەچی وی ئەمە لە بیرمە ئەم لە جامیعی بووم فترەی ئەمن وازم لە جامیعی هینابوو یعنی زۆر بە ئیهمالی دەچوومە جامیع حتا زارێکی محاضرە سعدەشتنی بوو سعدەونی چوومە محاضرەی مامۆستایەکی عەرەبمان هەبوو لێگۆ صلاح صاير مدير عام صاير وزير باشا يعني مامۆستایەکی خەڵکی سلێمانیمان هەبوو کە چوومە ژوورێ بەخۆی کۆرس باشە بڵێن دەست پێ دەکا ئەمن چارە محاضرە چوومە ژوورێ باشە کاک سەلاح دینگیان زووتر وات گوت بە فەرشی سوورمان بۆ ڕائەخستی بەڵام ئەوان مەقسەدیان ئیهانە بووە مەقسەدیان بێت و فاشلی مەقسەدیانەوە بێت و نابێ هیچ باشە یعنی بە ئاشکرا مامۆستا بەمنی گوتی صلاح انت مو مكانك هنا انت مكانك الاعلام باشا اوكي باشا ومكان اعلامه بلا ما منك هاتي ميرا من اوكي من درجك من نصف شيء من قابليتك بوشتي هي بالفعل ايش بلا بمرور الزمن كتب بربر اشتكان دكوي تساسكا لهم مجالكان خود دينيو او خاليك خلق مثلا زور زانا بو خالان دشكي بلاهم يك اشتم هبوهم زانا كمان مستاكان وخسانك قد خم تقندا قدم تايخون جرجنا دك بس بيدكني بس بزردخنشی زام دادن و حتی اندک زرم مامۆستاکانی گوو پێ دەکەین نەبوو نابێت چیە بەڵام الحەمدولله ئەو زەردەخەنەیە وای کرد الحەمدولله ئەمە مەسەلەن ئێستا بەرپێکی خۆمان لێ دیاری بەڵام خەڵکی ئەوەی لێ دیار نییە ئەو نقطەیە خەڵک ئەو شتەی نابینیت ناخۆی خۆی لێرە شتێکی ژێ ڕاستێک خۆی هەموو کەسێ لە ژیانیە کتێبێکە ناوی مەسەلەن unfair advantage ینی کۆمەڵ شتێکی بۆ ڕێک کەوتووە کە بۆ کەسی تر ڕێک نەکەوت ینی ئەمە بۆ نمونە یعنی نامانێ مەسەلەن چیرۆکە ژوابێ مەسەلەن لە سفر من لە زانکۆی کوردستان بووین تۆ بڵێ باشترین زانکۆی کوردستان وڵاتان بڵێ عێراقیشە بەخۆ چکە ئەو کەش و هەوایی کەوا ئەلەوێ ڕەخسا بوو ئەو کەسانی کەوا ئەلەوێ ئەماندی بەجددی لە زانکۆ حکوومەکانە بەداخەوە نایبینی ینی ئەمە شتێک بووکەوە زۆر یارمەتی دەرمان بوو ینی ئێستا بەڵام استیغلالیشتان کرد استیغلالیش تەگەشمان کرد و زۆر من لەگەڵ ئەوەشم کە ژیان کۆمەڵ شتێکت پێشکەشەکە استیغلالی بکەم مثلا تۆ کوڕی هەڵەکان بقۆزیتەوە تۆ کوڕی کابرایەکی دەوڵەمەندی ئێتۆ خوا و نعمەتەی داوە پێت چێها بۆ ڕێگەیە هەڵدەسوو لەو پاری باوکت وەرگرە تۆ باوکت مەسەلەن ناڵێم سێرەکی کۆمەڵ شتێکی بۆ ڕەخساندووە هەڵە تۆ شتێکی باشی پێ بگرێت زیاترەوەی خراپ لە ژینگەیەکی باش مەسەلەن لەگە کۆمەڵە کەسێکی خوێنەرە گەورە بوویتە هەڵە سوودی لێوەگە لە ژینگەیەکی سێرەکەی ون منە ئاینی و باشەوە بوویتە هەڵە زیاتر قوڵ بۆ لێ ینی ئەمە تۆ کۆمەڵە کارتێکت دراوە پێت لە ژیان بەم کارتانە یاری بکە ینی ناتوانانی مەسەلەن
من لەگەڵەوەنی بڵێ ناوەڵی منەمێ ئیلا هەمووی خۆم بیکەم و نازم چی ئێتۆ خوا نعمەتێکی ئەوە کردە ناو دەست توێتی ئەوەتە ێ بۆ بەکاری نێنی ینی زیاتر خزمەتێک بکەی سوودێکی زیاتر بۆ خۆت بێ و شتێکی گەورەتری پێ دروست بکەیت زروفی کەس بۆ کەسی تر ناڕەخسێ زروفی من جایەوە لە زروفی کار محەممەد هەرچەنە لە وێر دوکمانتیوە خانماندا نابێ زروفی تۆ لە زروفی کە عەبدوڵڵا جایی تۆ لە کاک سەلاحەدین جای ینی هەر کەسە و تۆ بیری لێ بکەیتەوە ینی زۆرەکە ئەم هەموو ڕۆژە ژیاویت هیچی وەک یەکتری نەبووە لە کۆتاییە تۆ خۆت حیسابی مثلا من نەم کردایە کاک محەممەد لەگەڵ یەکێ دیکە ئەی کرد یا خۆت من شتێکی دیکەم دانا ها دیسانەوە ئەگەڕێتەوە سەر خودی خۆت لە وەزعیکەتیایی چۆن بە باشترین شێوە قۆزیتەوە و سەبرگرتنیش زۆر گرنگە سەبر بگری سێ مەسەنەمە 3 ساڵە ئەیکەین قەت ئەمڵاحەزە بکەن عەجەلەمان نەکردووە و دووش زۆر گرنگ بووە یەکەم شتدا پریچی دەرنەکەوین پریچی عنی بە شێوازێکی نەسیحەتکار لەبەرەوەی بەجددیە ئێستەش ئێمە ئەزمونێکی زۆرمان نییە ئێستەش مەسەن ئێمە بەخۆم بە سەرکەوتو دانانین لەبەرەوەی شتەکانە ئەوها گۆڕدرێن تۆ لەوانەیە شتێکەوەها بگۆڕدرێت بە شەو ڕۆژێک عکس بێتەوە دووەمیش ئاسی خۆت بزانی ئەنی بزانی بەجددی تۆ حاڵی ئێستا چۆنێکە ئەنی خۆت ئۆڤەر ئێستمەی نەکەی بڵێ ناوەڵای سە من گەیشتم باشترین تەواو ئەوە نییە ئەنی بزانی بزەبر لە چۆی تاوەکو باشتر بی سمسەلەمە 3 ساڵە ئێمە تازە و مثلا لە بەرنامە و شدە مناڵێ من دووەم سێم جارەوە ئێمە قسەکەرەکە ئەبین یان سمیناروشن مەسەنا بەزەوەی ڕوانگەی ئەو جارە بوو کەوە من کردم لەبەرەوەی ئێستا مەسەنا ستەگەما لە یەک دوشتی کەم تێ ئەگەین قەت حەزمانێ نەبوو مەسەن ئێمە قسە بکەین و خەڵکەکە ئیتر بە شێوازێکی سمینار نەسیحەتیان بکەین و ئەوە بکەین لەبەرەوەی ئاستی خۆمان نەزانی عەجەلەمان نەبوو هێواش شێوەش ئەم شتانە پێویستی بە مزداقیەتە مزداقیت لە چیوە دروستە بێ لە ئیتر ئەزمونێکی زۆرەوە کاتێکی زۆر لە شەهادە و زانیاریەکی زۆر لە وەزعێکی ئابووری باش ئەم شتانەیەکەوە تۆ مزداقیەتەکەت بۆ دروستەکە ئیتر گرنگی شەناڵێم ئەم وەهمە بۆ خۆ دروست نەکەی بڵێ تەواو تر منە ئێستاکە ئەتوانم قسە بۆ خەڵەکەم وا بکەم ئەم شتانە ئەگەر ئەب بیریشی لەکەیتەوە بیرکەوە کابرا فیلسە لە ژیرفانیان نەبێ بێ پێ بڵێ چۆن ببین بە ملیۆنێر یعنی لە خۆتەوە جۆ لە قسەی ڕناگری ئەگەر نەسیحەتەکانی ڕاستیش بێ ینی هەمووی پوینت بای پوینت هەمووی ڕاست بێ ژی لە ڕناگری بەس کابرا ملیۆنی دۆلاری هەبوو 10 ملیۆن دۆلاری هەبوو بێ دوو قسەت بۆ بکە لەوەی زۆر سادەش بێ کاریگەری زۆر زیاتر لە توێ زەدایمەنە بە پێی شەقاوی خۆت هەنگاو بەسەر ئەو بابەتە ئەوکو ئەو وایە دەڵێ لە یوتیوب ملیۆن ڤیو دەبێتن بە خۆشی دووسێ ڤیوی هەیە دیانە هەن how to get a million views on YouTube بەسیترین نمونەیەوەیان بەجددی ئەسا دەمەوێت بچینە سەر ئاستەنگیەکانی گەنجەکان ینی وەکو گەنجی وەکو ئێمە و ئەوانەشی کە بینەروبی سەرمان ئاستەنگی زۆرمان هەیەمە بەجددی لە کۆمەڵگەکەماندا ئەگەر سێری دەوروبەرمان بکەیت هەر یەکەمان بە شێوازێکین تەوان کاک هەژیر کەمێکەوە پێش باسی ئەوەی کرد کە کەسێکی تێکەڵ نەبوو منیش بە هەماشەوە ئەوجا ئەوە لە بەوەی دەگەڕێنمەوەکەمە دایم لەسەر کۆمپیوتەر بووین بەشی تەکنیکێک وڵای دەڵێم دوو دیوەخانە بەخۆی جا ئەوە بەجددی یەک بەخۆم ئەگەر بگەڕێمەوە پێش چەند ساڵێک پێشێستا عەبدوڵڵای بەختیاری ئەو وەختی لەگەڵ عەبدوڵڵا بەختیاری ئێستا ئەم دیتی لە ئامادەی پێکەوە بووین ئەو دەزانی کە چەند کەسێکی داخرا بووم ئێستاش تەقریباً هێواشێوەش ئەو شتە ئەو بەربەستە و ئاستەنگێت تێدەپەڕێنم تەبانەوە کاتی دەوێت هەموو شتێک بۆ شێوازەیە لێرە دەمەوێت بچمە سەر ئەو خاڵەکە هەمومان هیچ یەکمان بڵێن لە ئاستێکی بەو شێوازە باڵایەدا نین کە ژیانێکی ئەوەندە ئەزمونمان نەبووە ئەوە یەک و دووەمیش هەم لە ڕووی ئیش هەم لە ڕۆی ئابووری لە ڕووی زۆر شت بەجددی ئەستا تەماشا کۆمەڵگەکەمان کەی لە ئاستە باڵەکان ئێسەیەک دەکەی زۆر جیاوازە داری هەوا شێوەش ئەمە دەچینە سەر ئاستە هەتا بتوانین کۆمەڵگەیەکی جوانتر پێبێهین بەڕای من بەجددی کاک سەلاح لە ئامادەی حەزەکەم بچمە سەر بابەتێک لە وەختی ئامادەیی کاک سەلاح بە خۆی دەهاتە لای من و کەسێکی زۆر داخراوم ئێستاش هەتا لەگەڵی دابێت لە کۆلێژ بۆ شێوازەنیم جا حەزەکەم باسی چیرۆکە بکە کە بینی خۆم و ئەودا هەبوو ئەم عەبدوڵڵا زۆر جاران مەسەلەن ئەوەندەی لە بیرمە عەبدوڵڵا
کەسایەتیەک بوو لە کلاسی دوورە پەرێز بوو بەڵام مەسەلەن هەموو ئینسانێکیش خاصیەتی خۆی هەیە یعنی مەسەلەن لە بیرمە هەموو جاران ئەمە لەگەڵ یەکتری مەسەلەن داهاتی مەوزوعک ینی شتێکی هەبوو ڕاستەکەەوە ئەو کوڕە سۆشیال نەبوو بەڵام شتێکی هەبوو کەوا سەرنجی من لە خۆی ڕاکشیتن وەلا ئەم زۆر سۆشیال بووم یان زۆر تێکەڵم لەگەڵ زۆر عکس بووین بەڵام ئەو کوڕە کە لی نزیک بوومەوە زانیمە ئەوچڵی بەحرەکەیە کاکە ڕاوستە ئەوە نەفەرە پیتی کە لەگەڵی دادەنیشی کەسەکە حەزیلی گفتوگۆ لەگەڵ بکاتە مەسەلەن دەهاتین باسی خەڵکی هەولێرمان دەکرد مەسەلەن جاری وا هەوو لە هەندێک بابەتی مەسەلەن تەرفیهی باسی یەکتریمان دەکرد وەختێک مەسەلەن لە سەفی 6 عەبدوڵڵا چاوی لە شتێکی زیاتر بوو مەسەلەن حتا لە بینمە ساڵی دۆم کە پێکەوە بووین عەبدوڵڵا ئەو دەرەجەی نەیناکە بەخۆی حەزی لێ بیتن بەڵام پاشفترێکی دابڕین 2023 ڕۆژەکی دەبینم عەبدوڵڵا ستۆریی دانایە عەبدوڵڵا بە قاتۆری باتەچی ئۆ بوویتە پێشکەشکارێک ئەدایەکی جوان ئەمە ڕاست ئۆتۆماتیکیین ینی ئەوها ینی کو دڵی شانازی پێوە کرد ئاگام لە خۆنە ڕاست لە ستۆری خۆم داناوە ینی ڕاست دیتم ئەو کوڕە گەیشتە مستەوایەکی دیکە بینە سەر ئەو مەسەلێکەوە دەرفەتی بقۆزیەوە لەگەڵ عەبدوڵڵای دیتم ئەو بەرنامەی خۆی دانا ڕۆژێکی ئیتساڵم پێوە کرد بەرەبەرە گوتم باش عەبدوڵڵا ینی ئەمن لۆ ئەتو بچێ لای بێگانەی لۆ ئەمژ بچمە لای بێگانەی ئەو شتا لە مابینی هەردووکمان دروست بوو ئێستا لە مەوزوعی لە سیزنی یەکەم الحەقیش ینی ئەو لە کۆنەوە ئەو ڕێزە لێ دەگرتم داهات پرسی بە من دەکرد لە زۆر قزی هەماشە دەچوون پرسیارم لێ دەکردەوە لە هەندێک مەوزوعی مەسەلەن کە ئەمن یەکەم پرۆژەکانی خۆم دەست پێ دەکرد لۆم دەنرد عەبدوڵڵا کاکە ڕایت چییە ئەو دوای دەهات دەیگوت کاکە مەسەلەن خاستن لە سیزنی یەکەم بە منی دەگوتەوە سەلاحەدین کاکە ئەو میوانم هەیە ڕایت چێ لەسەر میوانی نەقدەکەم هەبایە بەتەین دەمگوت ئەو نەقدەم هەیە لەو مەسەلەی لەو ستێ پێی غەڵەت بوو بەڵام بەتەنیش بەڵام لە جیانیش ئێستاش لەگەڵ دابیتم عەبدوڵڵا شانازیە چاوەڕێی زۆر شتی لێ دەکەم حتا برادەرەکانمان مەسەلەن عەبدوڵڵایان بە گۆشەگیر دیت بوو ئەوە دەیانزانی عەبدوڵڵا بەرنامەی هەیە عەبدوڵڵا بەرنامەی پێشکەش دەکات جابەمنیان دەگوت کە دەیانگوت عەبدوڵڵا بەس برادەریت بوو دەیانگوت عەبدوڵڵا وەکو وای لێ هات دەگوت هێشتا هەنگوو نایناس مام هاژێک ئەر بە هەمان چیرۆکدا ڕۆیشم بەجددی ینی باسی ئەو چیرۆکەم کرد مەقسەدمەوە بوو کە ئەو ستێپە هەمومان ئاستەنگێکمان هەیە هەرێک هەمان بە شێوازێکە فاوە تێدەپەڕێت هەموو شتێک زۆر زەواژەوی خۆش دەبێت حەز دەکەم لە کۆتاییەکان تەوان نزیک دەمێت نامێت زۆر ئیسا حتان تێک بدەم زۆر زەماندنە یاخۆ لەشتان ساغێ کاکە محەممەد و کاکە هەژێر دیوەخانی جیهانی کەی دەبینین لەگەڵ بۆ نمونە دەڵێم لەگەڵ کەسایەتیەکی ئینگلیز بۆ نمونە وەکو کەسایەتیەکانی ئیلۆن مەسک بەجددی شانازیە لە بۆمە شتێکی لەم شێوازە ببینم حەز دەکەم لە زاریەوە بزانم ئینشاڵڵە وڵی بەدڵنیایەوە پلانمانەیە ینی لەم چەند هەفتەی پێشووترایە شتێکمان بۆ دەرکەوە من و کاک محەممەد کە بەجددی ئەو شتانێکەوە بیری لەکەینەوە مەسەلەن یەشێکیەوە بەناوبانگ بێنی کەسێکیەوە گەورە بێ حتا ناو ئینگلیزیشایە ئەوە ئەستەم نییە ئەوە ئەستەم نییە بۆ ئەم کابراایە بەناوبانگە ئەگەر ئەکتەرێ بێ ئەگەر کەسێک بی بزنسمان بێ زۆر بەناوبانگ بێ بۆ ئەتوانێ بچێتە پۆدکاستی دیکە بۆ نێتە پۆدکاستێکی ئێرە ینی هەستەکەم شتێکە ئەستەم نییە و بەڵدڵنیاییشەوە کرێ الحەمدولillah تا ئێستا دیوەخانی یونیڤەرسەکەش زۆر باشتر ڕۆی کالۆی تەوەقعمانە کرد یعنی هەر لە ڕووی ڤیوەرەکانەوە سێری مەسەلەن داتا شتەکانمان کردو لە ئەمریکای تایە لە یوکی تایە لە ئەڵمانیای تایە هۆڵندای تایە و ڕژەیەکی باشش حتا لە کۆمنتەکانەکەەوە ئەی بینین لەو نامانیکەوە بۆمان دێ ئەمە تەنها سەرەتایەکیشە ئیتر ئینشاڵڵا لە داهاتوودەتەوە حەز دەکەم لێرەوە کۆلابڕێتێکمان هەبی لەسەر ئاسی جیهانی ئینشاءڵڵا ئەویش لەسەر هەموو جیهان تەبان بەجددی ئێمە پلانێکی درێژخایەنمان هەیە لەگەڵ کارسەلاحیشەوە بەجددی ئینشاءڵڵا چوار قۆڵین زیاتر دەبین و جوانتریش دەبی ئەکیدم ئینشاءڵڵا حەزەکەم تیش بخەمە سەر یەک شتێک ئەو چیرۆکێکەوە لە بین خۆتانە باستان کردو و چیرۆکە ئێمە باسمان کرد شتێ زۆر گرنگ هەیە لێرەیە باوەڕکە ئەگەر بتوێ بە تاق و تەنیا بەس خۆت بیکەی زۆر قورسە ئەگەر ئەستەم نەبێ ینی ئەگەر بتوێ بگەیتە ئامانجەکان ینی زۆر کەم کەس هەبووە لە مێژوایە بەتەنیا بێەوەی هیچ پشگیریەکیە بێ لە هاوڕێیەکەوە لە کەسێکەوە
گاتە ئاستی سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنابێت لە هەرچ بوارێکا بێت دایمەن کەسێکە بۆ یارمەتیەکی داوە مثلا پاڵێکی پێوەناوە ئەمێ بڵێم کە زۆر گرنگە لە ژیان تا ئەگەر بتێ شتێ بەدەست بێنی بڕۆ بزانێت چیتر حەزەکە لەو جۆر شتانە بەدەست بێنێ چیتر حەزەکەەوەها سەرکەوتوو بێ بەرەو ئامانجەی تۆ هەنی ئامانجەکەی ئەو نزیک بێ لە ئامانجەکەی تۆ بڕۆ لەگەڵ یادانیشە بیکە هاوڕێی خۆت یعنی کۆمەڵی هاوڕێها لە خۆت کۆکەوە ئەو کاتە زۆر ئاسانترە بێ بزەبت لە کۆتایە لە ژوورێکا بی کە هەمووی زیرەکتر بن لە تۆ و هەمووی ئامانجیان هەبێت تۆش بە هەمان شێوە ئامانجێکی ئاها گەورەتە بێ زۆر ئاسانتر ئەگەی بۆ شوێنی کەواتە آخر پرسیارم بالەنگۆ بکەم پرسیارم لە عەبدوڵڵاش کردی عەبدوڵڵام پرسی ئەتوو هەدەفت چییە ئەو پۆدکاستە لۆ چدانە دەڵێ من خزمەت بە گەنج دەکەم دیوەخان چ هەدەفێکی هەیە و ئایا تا چەند ئەو هەدەفەی خۆی پێکاوە وڵای ئێمە لە دیوەخان بەگشتی دوو پەیاممان نەبوو یەکەم شدەوەیەکەوە کللتوری کوردی و زمانی کوردی و بیرکردنەوەی کوردی زیاتر بڵاو بکەینەوە چکە و کاتێکەوە دەستمان پێکرد ئێستاش لەوانەیە لە هەنێ شوێنێکە بێز بکەی نەتەوەی بوون کەم بۆتەوە ینی وڵای خۆشەویستی مەسەلەن بۆ کوردستان و بۆ کورد و ئیترها ینی کەسایەتیەکانمان و بیرکردنەوەکانمان هەڵمادە مەسەن ئەمە زیاتر بژێنینەوە و دووەمیش کللتوری گفت و گۆش دروست بکەین چکە بەداخەوە لێرە هەر لە شەرق ئەوسەد بەگشتی تعسب زیاترە ینی مەسەلەن تۆ زیاتر لە ئەنگری بۆ لایەنێکەکەی ئیتر لە هەموو شتەکەن یان ئەو پەڕی چەپ یان ئەو پەڕی ڕاستی زۆربەی کاتیش ڕاستێکە لەو ناوڕاستەیە ئەنیەوە ئامانجەکەمان بووە کەوا بتوانین کەسانێک بینین کە بیرڕای جیاواز بێ کە فکری جیاواز بێ کە هەنیشتی هەبێت لەوانەیە تا سەر ئێسقان دژی ئێمەش بێ بەڵام لە ڕوانگەوی شتەکانەوە ببینی یعنی زۆر ئاسانە تۆ بڵێ بەرامبەرەکە غەڵەتە و خۆم ڕاستم بەڵام کە خۆت کردە جێی ئەو ژینگەی ئەو شوێنێکەوە پێی گەورە بووە شتەکان زۆر جیاوازترە بینی ئینشاءالله نازانم وڵای شتەکەم لە پرۆسەکەی کە بە شێوازێک سێری دیوەخان دەکەی نیشتمان پەروەری زیاد دەوێت لە خۆتەوە بۆ شێوازەیە ئەوتان تاوان پێشکەش کردو زۆر مهمە لە کۆتایی دەمەوێت کۆتایی پێبینم چکە زۆر ماندون وەزەتی ئەگەر ساعتەکە قسەمان کردیار وازان 5 دقیقەی دانیشت لۆری خۆتانە دانی ئەو شێوازی پێشکردنی خۆتانە بەجددی شتەکە زۆر جوانەوە ئینشاءالله گەورەتر و گەورەتری بینین هەر و سەلامەت بن لە کۆتاییدا لە هەر یەکێکتان داوا دەکەم پرسیارێک بەجێ دەڵن لە بۆ گەنجەکان هەرێکەوە لە ڕوانگەی خۆتان بزەبت جا ئەوانیش وەڵامیان دەبێت یەکەکان هەڵدەبژێبێن پرسیارێک پرسیارێکی ئەنوا ئاشکال بێ یاخود چۆنچنای هەر بە کەیفی خۆت ینی حڕیەتی 100% ئەوی مەدوان بڵێم ئایا بەجددی ئەمە هەموو تواناکانتە یعنی ئینگلیزی دەڵێ did you reach your potential مثلەن ئەو شتێک کە ئەو هەموو شتێکەوە پێشکەشت کردو بەجددیەوە نەتیان توانای زۆرەوە بکەیت ئەوەش ژانی بۆ خۆشمان نووسنی کە لە گەورەترین ترسەکانمانێنەوە بۆ ژیان کە بە بۆنەی تەمەڵی و کات بە فیرۆدان و هەنێشتەوە نەگەینەوە ئاستەی کە ئەتوانین پێی بگەین بەستی پەشیمانی زۆر ناخۆشە ئاور بدەیتەوە بڵێ وڵای خۆزگا ئەوم بکردووە 2 ساعت کەمتر خەریکە و ساعت زیاترم کردە ئەم توانی زۆر زیاتر بکەم من قسە زۆر دووباراکەمە هەموو جارێ زۆر زیاتر بەرپرسیاری لە ژیانی خۆت وەک لەوەی پێزانی ئێستا لەوەیە خەڵک بیرکاتەوە وڵای چی بکەم هەمووی بەدەست حکومەتەوەی و ئەمە خەڵک بەزنا زۆر زیاتر کۆنتترۆل تێ بەسەر ژیانی خۆتەوە وەک لەوەی پێزانی جا ئەتوانم بڵێم پرسیار لە خۆتان بکەن کە ئەتوانن چەندێ بەرپرسیارەتی هەڵگرن وەنجامی بدەن دەستەکانتان خۆشبی کۆتا پەیامتان لێرەوە لە بۆ بینەر و بیسەرانی دیوەخان هەردوو دیوەخانەکەمان سەرکەوتوو بن زۆر پێ خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لێرە بووین زۆر پێ خۆشحاڵتر بێتەوە وەستێکی خۆشیشەوە ئاخیرا بیر لە پرسیار و دەقەوە کامیرە شتەکان ناکرێت تۆ بەرپرسیارەکەم هەڵی خۆش یا خوار سەلامەت خوا داواکارم گەنجانی وەکو ئێوە زۆر زیاتر بێ بەجددی ئینشاءالله هەمومان دەستە ناو دەستێک کۆمەلگەیەکی زۆر جوانتر پێک دەهێنین ئەکیدیشم هەر بەو شێوازە دەبێ بەبێ جیاوازی نەتەوە بەبێ جیاوازی زمان بەبێ جیاوازی شار بەبێ هەموو جیاوازیەک هەمومان دەستە ناو دەستێک
کۆمەڵگێکی زۆر زۆر جوانتر ئینشاءالله. دەستان خۆش بێ زۆر زۆر خۆشحاڵ بووم یا خۆ بەخێرات هاوڕانی پشتی کامێراوە شێرەکانی پشتی کامێرا نامانە هەرە وەڵڵا دەستەکانتان خۆش مامە عەلی جەماعەتی دەنگ زۆر زۆر سپاسان دەکەم کاکە سەلاح جەناویشت تەمان ئەڕۆ لەگەڵ جەماعەتیش میوان بووی بەڵام ساحب ماڵن هەمووتان تەمان کۆتا پەیامت هەبیتن و کۆتای پێدەین ئینشاءالله. وڵی پێیامم ئەوەیە کەوا تەفرەقی بەجێ بێت ئەو تازش ینی لەگە برایان مەوزوعی تەفرەقەی زۆر کراوە تەفرەقەی بەجێ بێڵێ سنەتی پێغەمبەرمان هەیە پەیامی خوامان هەیە هەمومان لە بندەستە جوانترین پەیامە ئەو شتێکەوە لە بندەستی مێ لە بندەستی کەسی دیکە نییە واز لە تەفرەقەی بینن دەست لە ناو دەست یەکتری لە ئەوەی ژیانێکی خۆشتر و بەختەوەرتر بشین یاخوا سەلامەت بن هەر بژین هەر هەمووتان بەجێ بێڵە وەڵام پەیامی خۆم گەیاند لە کۆتایی وابزانم تەواو بۆ ئێستا کاتی ئەوەی کۆتای پێبینین بینە ڕووبی سەرانمان لێرەدا هاتینە کۆتایی پۆدکاستی ئەم ئەڵقەیەمان خوا داواکارم تا ئەڵقەیەکی تر هەر ساو و سەلامەت بن داسانە